ئەگەر هەڵەنەکەم بەڵێ کاک ڕەحمان سەلیمی لە نێونەرایەتی حزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە لەگەڵمانە. کاک ڕەحمانم کاتت باش. هەموو تێک کاتێکتان باش مادوو نەبن. سەرەتا زۆر بەخێر بێت سپاست دەکەین بۆی کە بەشدار بوون لە بەرنامە ڕاستە و خۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا. کاک ڕەحمان هەنگێک کێشەی تکنیکی هەبوو هیوادارم چارەسەر بوو بێ من ناتکایە نەخێتکایە. کاک ڕەحمان من بە پرسیارەکەم سەرەتا لێرەوە دەست پێ بکەم بۆچی کۆماری ئیسلامی سەرڕای ئەو هەبە شکستە بەردەوامانی کە خۆتان ئاگادارن چ لە دەرەوە و چ لە ناوخۆکە هەیەتی دیسانەوەش هەر پەنا دەباتەوە بەر دەرکردنی سزای ئێعدام تایبەتەن لە کوردستان. هەرو خۆتان ئاگادارن کۆماری ئیسلامی سروشتێکی دیکتاتۆری دژەمرۆیی لە سەرەتایەتە سەرکارێەوە نیشانی کۆمەلگا و چ کۆمەلگای ئێران لە نێو خۆوە چ ڕوو بە کۆمەلگای نێودەوڵەتیش ڕاستیدا و سروشتەی نیشانداوە تایبەتمەندیەکی زاتیە کە ڕەنگە ناگۆڕدرێ لەبەرەوەی لە سیستمێکی دیکتاتۆریدا کە توانای بیستنی دەنگی جیاوازینێ بێگومان دەبێ و دەنگە جیاوازانە خەفە بکرێن. ئەو بەشێکە لە ئیدئۆلۆژی ئەو ڕژیمە بەشێکە لە تێڕوانی نێو ڕژیمە بۆ دەسەڵاتداری و حکومڕانی لە ئێراندا. بۆی دەبینین لە هەموو قۆناغەکاندا و بتایبەت لەو قۆناغانەیدا کە کۆماری ئیسلامی دەگەڵ کێشە و گرفتی گەورە چ لە ناوخۆ لە چ لە دەرەوە بڕەوڕوویە بۆ سلماندنی دووبارەی هەمان ئیدئۆلۆژی خۆی دێوە ڕێژەی ئەو حکومە قورسانە و ڕێژەی ئەدامەکان دەباتە سەری ئەوەش ئەو بۆچوونەیە کە لەلایەن ڕێبەرانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەیە بەوەی کە بەرحاڵ سەرکوت دەتوانێت کۆمەک بە بەقاومانەوەیان بکە. لە ڕاستیدا ئەوە سروشتی هەموو ڕژیمێکی دیکتاتۆرە کە پەنا بۆ هیزی ڕق بەرێ بۆ هیزی سەخت بەرێ بۆ ئەوەی کە دەنگی ناڕازی نەهێڵە لە کۆمەلگاداوە بۆەوەی کە بتوانێت بەردەوام بێت لە حکومڕانی خۆی. بۆی کۆماری ئیسلامی چ لە ئێستادا و لە چ لە ڕابردوودا بە زەخکردنەوەی هێزی سەرکوتی خۆی و بە سەرمایه‌گوزاریکردن لەسەر ئەو هێزانەی کە توانای ئەوەیان هەیە چ لە دەستگای قەزایی و دادوەریداوە لە چ لە دەستگای جێبەجێکردندا و تەنانەت لە ئاستی یاسادانانیشدا زیاتر ئەوانە مەیداندارن و ئەوانە لە کۆماری ئیسلامیدا بەرحاڵ چهرن و دیارن و کار دەکەن و زاڵە گوتارەکەیان کە حامی و بەرحاڵ پشگیری ئەو سیاستن پشگیری ئەو بۆچوونە لە ناو ئێران و ناو ڕژیمی کۆماری ئیسلامیدا. بۆی پێم وایەوە زۆر سروشتیە تا کۆماری ئیسلامی هەبێ بەردەوام دەبێ ئەو سیاسەتە و بێگومان لە قۆناغی زۆرا و زۆریش ڕەنگە تەنیا ڕێژەکەی بگۆڕدرێ کە دەبینین لە ماوەی ڕابردوودا بە تایبەت دەبین ئەو ڕێژەی زۆر چۆتە سەرەوە خۆتان ئاماژەتان پێ کرد و باسکرا میوانەکانی کەشکە لە ئێستادا زۆر بەڕووتی کۆماری ئیسلامی شمشیری هەڵکێشاوە دژی کۆمەلگای مەدەنی دژی مخالفینی خۆی و دژی ئەو دەنگە نەیارانی کە پێی وایە دەتوانن مەترسی بن لەسەر دەسەڵاتەکەی. بەڵێ کاک ڕەحمان هەر ئەمەش بووە هۆی ئەوەی کە ئەگەر لە دایکانی دادخوازەوە دەست پێ بکەین لە هەموو دایکانی دادخواز لە کوردستان و چ لە ئێرانیش و هەموو کەسایەتیەکان نووسەران شاعران هەم لە ناوخۆ و هەم لە دەرەوەی وڵات هاتنە دەنگ و پشتیوانی خۆیان لە پەخشان عەزیزی و وریشە مرادی دەربڕیوە بەتوندی ئەم حکومان محکوم کردووە. بەڵام با من بێمە سەر ئەوە یەک گرتووی ئەم حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەم سەریە زۆر جیاوازە و بە بڕوای منیش هەنگاوێکی زۆر بەرپرسانە هەڵگیرا پێش ئەوەی کە ئەم ڕووداوەیان ئەم کارە ساتە بخڵقێت هەنگاوتان هەڵگرت. پێم باشە بزانم ئێوە چۆن بوو گەیشتن بەم بڕیارە پیرۆزە. بەداخەوە دەنگتان زۆر سەبر دێ لای من بەڵام تێگەیشتم لە پرسیارەکەتان. لە ڕاستیدا بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بێگومان بزوتنەوەیکی زیندووتر و سەریحاڵتر بۆ لە باقی ناوچەکانی ئێران. وەیمە لە خۆناغی جیاوازدا دیتومانە کوردستان بۆتە پێشەنگی بزوتنەوەی سیاسی و ئازادی خوازانە لە سەراسەری ئێراندا. ئەوە چ لە سەرەتایی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە چ لە قۆناغی جۆرا و جۆرداوە بە تایبەت لە شۆڕشی ژینادا ئێمە شایدی ئەو پێشەنگێ و ئەو پێشڕەوەی کوردستان بووین. بێگومان کوردستان بۆیە پێشەنگە لە بەرەوەی خاوەنی حیزبی ڕەسەنە خاوەنی حیزبی
سیاسیە و فەرهەنگی تەحەزوب و ڕێقسم لە کوردستان بەهێستا لە ناوچەکانی دیکەی ئێران و پەیوەندی نێوان حیزبەکان حیزبە سیاسەکان و خەڵک پەیوەندێکی پتەوتر و واقعیتر و سیاست لە ئاستی حیزبایەتیدا زیاتر پێی لەسەر عەرزە لە ئاستی ڕۆژهەڵاتی کوردستاندا. بۆیە ئەوەش ئەوە دەخوازێ لێمان کە پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە قۆناغی جۆرا و جۆردا بە تایبەت ئێمە ڕەنگە لە ڕابردوشدا شاهیدی کۆمەڵێک هاوکاری و هەڵوێستی هاوبەش بووین و خەڵکی جوابیان داوەتەوە. ئێمە دەبینین لە ڕابردوودا لە چەندین قۆناغدا کە حیزبەکان بەیەکەوە و ئاهەنگ بەیەکەوە داوایشان لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کردبێ وەڕوو بە خەڵکی کوردستان پەیامیان داوێ پەیامی هاوبەشیان دابێ خەڵک بە پیلیانەوە هاتوون. ئەوەش پەیامێکی زۆر گەورەی بۆ حیزبە سیاسیەکان تێدا بوو. ئێوە یەکگرتوو بن ئێمەش هەین. دەڕاستیدا ئەو پەیوەندی نێوان بزوتنەوەی سیاسی بەسم حیزبە سیاسەکانە لەگەڵ کۆمەڵگا پەیوەندێکی زیندوو بۆ و پەیوەندێکی دوولایەنەیە کە هەم کۆمەڵگا فشار بۆ حیزبە سیاسەکان دێنێ لە گوتاری هاوبەشدا لە ڕاگەندراوی هاوبەشدا لە هەڵوێستی هاوبەشدا لە یەکگرتوویدا لە دروستکردنی بەرەدا لە هەر چەشنە هاوکاریەکە هەبێ. بۆیە لە ڕاستیدا ئێستا بە تایبەت دوای ئەوەی کە ئێمە ئەزمموی شۆڕشی ژینامان هەیە و دوای ئەوەی کە هیوا بە گۆڕانکاری لە ئێران هیوایەکی واقعیەوە پێی لەسەر عەرزە دوای ئەوەی کە حیزبە سیاسەکان لە قۆناغێکی ئەو بزوتنەوەیدا هاو ئاهەنگیەک هەرچەند لە ئاستێکی زۆر بەرفراوانیشدا ناتوانی ببێت ئادرسێک چ لە ئێران چ لە کۆمەڵگای نێودەوڵەتی بۆ پرسی کورد ئەم پێم وایە هەموو ئەوانە بە حیزبە سیاسەکانیان کوتووە وە پەیامانە بە حیزبە سیاسەکان گەیشتون کە لە ئێستادا ناتوانن بەتەنیا بن لە ئێستادا پێویستە و ئەرکەوە زەرورەتە کە هەڵوێستی هاوبەشیان هەبێ. ئەو هەڵوێستە هاوبەشش کە ئێستا جەنابتان ئاماژەتان پێ لە ڕاستیدا دەرهاویشتەی هەموو ئەو شتانەیە کە لە کۆمەلگا ڕوودەدا و ئەوە بە جۆرێک ئەو دینامیزمەیە کە لە نێوان کۆمەلگا و لە نێوان حیزبە سیاسەکاندا بوونی هەیە. زۆر باشە کاک ڕەحمان ئەم یەک دەنگی و یەک ریزی خودی کۆمەلگا کە خۆشتان ئاماژتان پێدا دیارە پامێکیشی تایە بۆ خودی هەموو حیزب و لایەنە سیاسیەکان و ئەم بانگەوازە گرنگیەکەی و باسان ئەم هەم لە بڵین پەیوەندیەکانتان کرد گرنگی کۆمەڵایەتیەکانی و مێژووەکەی کە هەیە ئێستا ئەم بانگەوازە گرنگیەکەی ئەلەم سەردەمەدا چییە و دەبێت چی بکرێت خۆ دیارە کۆمەلگا بۆ خۆی ئەرکێکە کە بۆی دیاریکراوە ئەرکێکشێ لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکان دەبێت چی بکرێت کە لەوە زیاتر ڕێگەن نەدرێت ڕژیمی جنایەتکار دەست بەرێ بۆ ئاوا جنایەتی کە لە کوردستان و ئێرانیش. ئەوەی دەزانین هیچ گومان لەوەدانە کە تا کۆماری ئیسلامی هەبێ بەردەوام دەبێت لەو سیاسەتەی و بەشێکە لە ماهیەتی کۆماری ئیسلامی هەروەک ئاماژەم پێ کرد بەڵامەوە بۆ معنای نییە کە لەو چوارچێوەیدا نابێت کار بکرێ بێگومان زۆر جار کۆمەلگا لە هەموو حاکمێتێکدا لە هەموو ڕژیمێکی سیاسیدا کۆمەلگە دەتوانێت فشار بێنەوە دەتوانێت تەسیرگوزار بێ لەسەر ڕێی تەنانەت دیکتاتۆرترین ڕژیمەکانیش. بۆیە بێگومان هەڵوێستی یەکگرتووی کۆمەلگا لە سەرخەتبوونی کۆمەلگا سەبارەت بە سیاسەتێکی ڕژیم و لەو موردە تایبەتەدا سەبارەت بە ئیعدامی چالاکانی سیاسی و بە تایبەت دوو ژنە تێکۆشەری کورد کە ئاماژەتان پێدا دەتوانێت تەسیرگوزار بێ و دەتوانێت بە جۆرێکیش ڕایگەشتی نێودەوڵەتی سەرنجی ڕایگەشتی نێودەوڵەتی بەرە ئەو پرسە ڕابچێشێ و حاڵ هیواکە ئەوەی هەروەک لە داواکاریەکەدا هاتووە بانگوازە هاوبەشەکە هاتووە بتوانن ئەو دوو خانمە تێکۆشەرە ڕزگارکەن لە حکمی ئیعدام. ئەم پێم وایە لە ئێستادا ئەو هەڵوێستە زۆر زۆر گرینگە و کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان سلماندوویەتی و سابەتی کردو کە لەسەر خەتە و دەتوانێت بە شێوەیەکی یەکگرتوانە و دەتوانێت بە شێوەیە کە هەم وەڵامی بانگەوازی بزوتنەوەی سیاسی کوردداتەوە و هەم دووبارەی کاتەوە ئەو هەڵوێستە مێژوویانی کە لە چەند قۆناغێکی بە تایبەت لە ساڵانی ڕابردوودا سەبارەت بە کۆمەڵێک پرزگرتوێتی دەتوانێت دووبارەی کاتەوە هەم سەنگی بزوتنەوەی کورد دەچێتە سەر بێگومان هەم دەتوانێت پێش بە بەرحاڵ بەردەوامی ئەو سەرکوتەتوندە بێ بگرێت کە بە تایبەت لە کوردستاندا دەزانین لە ماوەی ڕابردوودا بە تایبەت ئەو سەرکوتە بۆ چالاکانی سیاسی مەدەنی زۆر تون بووە
و دەتوانێت هەنگاوێکیش بێ بەرەو ئەوەی کە حیزبە سیاسەکانی کوردستان زیاتر نزیکاتەوە و لە سەر پلتفۆرمێکی هاوبەش و لەسەر بەرنامەیەکی هاوبەش کۆیان بکاتەوە و ئەو چاوەڕوانەی کە خەڵک لە کۆمەلگا هەیە پێم وایە بە پیلەوە هاتنی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان بەم باگەوازە دەتوانێت فشارێکی گەورە بێنێ بۆ ئەحزابی سیاسی کورد بۆ ئێمەمانان کە هەوڵەکان زیاتر بخرێنە گەڕ و هەوڵی پێکێنانی جۆرێک هاوپەیوەندی و هاوکاری و جۆرێک گوتاری هاوبەش تەنانەت بەهێزتر بێ و باکامێک بگە. کاک ڕەحمان پێم باشە بۆ خۆمە پرسیارەتان لێ بکەم دیارە پرسیاری زۆر خەڵکیشە ئەم کۆدەنگیە ئەم پلانەی ئەم هەنگاوی کە ئێستا زۆر بە دروستی هەڵگیراوە لە داهاتوودا پلانی هاوکاری زیاتر هەیە؟ ئەمن بە حیزبی دموکراتی کوردستانی ئێران وەک سیاسەت وەک استراتژ وەک پرەنسیپ هاوکاری و هەماهەنگی و تەنانەت پێکێنانی بەرەیەکی کوردستانی بەرگ دەزانێ و پێویستیەکی حتمی دەزانێ لە خۆناغی جۆرە و جۆریشدا هەوڵی زۆر جدی درراوە و کۆمەڵێکیش هاوپەیمانی بە جۆرێک دروست بوون و لە ئێستاشدا بێگومان حیزبی دموکراتی کوردستانی ئێران زۆر بە جدی بیر لەوە دەکاتەوە تەنانەت هەنگاوی بۆ دەنێ بۆی کە وها شتێک پێش بێ ئەم پێم وایە ئەو جم و جۆڵە دیپلۆماسی کە لە ماوەی ڕابردوودا لە نێوان حیزبە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا لە گۆڕێ بووە لە گۆڕەیە و ئەوەش ئەو چەند کۆبوونەوە هاوبەشەی کە کراوە تەنانەت بە تایبەت ئەو ڕاگەاندراوە هاوبەش ئەومان پێ دەڵێ کە هیوابەخشە کە دەکرێت ئەوە دەواازەیەک بێ و دەریچەیەک بێ بۆ دۆزینەوەی میکانیزمێک چوون بەرەو میکانیزمێک کە بتوان کاری هاوبەشتێدا بکەن بتوان لەسەر حەدی قەلەکان ڕێککەون پێم وایەوە دوور نییەوە نزیکە ئەوە بە ئاماژەم پێکرد پێم وایە کۆمەڵگاش لە هەڵوێستی خۆیدا فشارەکان زیاتر دەکاوە ئەوەش دەتوانێت کۆمەک بێ بۆ ئەوەی کە حیزبەکان بتوانن بەیەکەوە پلانێکی هاوکاری و زۆر باشە کاک ڕەحمان ئێمە بەوەی کە میوانی کەشمان لە پشخەتە بەڵام زۆر بە کورتی پێم باشە بەڕێستان چاوەڕوانیتان و داواتان لە خەڵکی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕۆژهەڵات بۆ ئەم بانگەوازە هاوبەشەی کە دراوە لەلایەن حیزب لایەنە سیاسەکانی کوردستان چیە بۆ ئەوەی کە مانگرتنێکی سەرکەوتوانە بەڕێوە بچێت؟ لە ڕاستیدا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە خۆناغی جۆرا و جۆردا سەلماندوویەتی کە ئامادەی فیداکاری و ئامادەی لەسەر هەستبوون و هەوڵدان بۆ کاری پێکەوەیی بۆ بەرگرتن لە کۆمەڵێک لە سیاسەتەکانی ڕژیم ئامادەگەکەی هەبوو و هەیە ئەم پێم وایە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر وشیارانە لە بەرامبەر ئەو حکومەی ئەدامانەدا بە تایبەت وەدەنگ دێن و ئەو بانگەوازەوە و پەیامەی کە ئێمە و حیزبە سیاسەکان دامانە ڕوبە ڕۆژهەڵاتی کوردستان بە جۆرێک فیدباکی هەڵوێستی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان چ لە ئاستی بەرحاڵ سوسیال میدیا و فەزای مەجازی زیادی بین و لە چ لە ئاسی کۆمەلگا و لەسەر شەقامدا ئێمە دەبین و کۆمەڵێک هەڵوێستی زۆر گوێرانەمان دیوە بۆیە ئەساسەن ڕاگەیەندرا و هەڵوێستی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەتوانێت یارمەتی دەربێ و ئەوە خەڵکە کە دەتوانێت جارێکی دیکە بیسەلمێنێ کە ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر داواکاری مافەکانی خۆی سوورە و بێگومان ئەوەی کە لەو ڕاگەاندراوەدا باس کراوە و باز لە بەرحاڵ ئەو مانگرتنە گشتیە کراوە سەرکەوتوبوونی ئەو مانگرتنە زۆر پەیامی دەتوانێت چڕوو بە بەرحاڵ دەسەڵات لە تاران چڕوو بە کۆمەلگای نێودەوڵەتی و چڕوو بە حیزبە سیاسەکانیش هەبێ هیوادارم دڵنیاشم خەڵک بەدەم ئەو بانگەوازەوە دێ و ئامادەیە دەبیندرێ و بە هیوای سەرکەوتنی ئەو مانگرتنە گشتی